بەڵێ 10 ساڵ بەسەر دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تێپەڕێت ئێستا کە وادەیەک دیاری کراوە کە ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێت دیسانەوە ناکۆکی لایەنەکان لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەستی پێکردوتەوە. دەمانوێت سەبارەت بەم پرسە گفتوگۆی زیاتر بکەین، زانیاری زیاتریش وەربگرین لەگەڵ میوانمان دکتۆر ئەحمەد ئەلعیساوی سەرکردە لە ڕەوتی حکمەی نیشتیمانی لە بەغداوە کە لەگەڵمانە بێت. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. ڕۆژی هەژدەی کانونی یەکەم بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری کراوە. دەمانێت بزانین ئێوە وەک هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی بۆ چونتان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان چییە؟ سڵاو لە جەنابتەکەم سەرەتا و سڵاو لە بینەرانی کوردستان 24 دەکەم. دەزانن کە ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری کراوە، ئەوەش ئەڵقەیەکی گرنگە لە بەڕێوەبردننی پارێزگاکاندا، هەروەها ئەڵقەیەکی گرنگە بۆ دیاریکردنی پارێزگاکان و ئەنجامدانی هەماهەنگی لە نێوان پارێزگاکان و حکوومەتیشدا. ئەنجومەنی پارێزگاکان دیاری کراوە ڕۆژی هەڵبژاردنەکەی کە پێم وایە دەستوریە، پێویستە ئێمە بە چاوێکی تازەوە سەیری بکەین بە دڵێکی فراوانەوە پێشوازی لەم پرۆسەیە بکەین. ئێستا ئەگەر ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنەکان بەسەر چوو بێت ئەوە ناتوان بە باشی کارەکان بکەن و هەڵسن بە خزمەتکردنی خەڵک. ئێمە لەگەڵ هەڵبژاردنەوەی ئەنجومەنی پارێزگاکان داین لە ڕێگەی هەڵبژاردنەوە بۆ ئەوەی کە زیاتر ئازادیان هەبێت لە کارکردندا و زیاتر بتوانن هەڵسن بە کارەکانیان. داوا لە خەڵکیش دەکەین بەشداری لەم هەڵبژاردنە بکە، چونکە پێمان وایە خزمەتکردنی ڕاستەقینە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە دەبێت. ئەگەر ئەنجومەنێکی ڕاستەقینە لە ناو پارێزگاکاندا نەبێت و چاودێری پارێزگار نەکات و چاودێری کاروباری ناوخۆی پارێزگاکان و چاودێری خزمەتکردنەکان نەکات، پێمان وایە کە ئەو پارێزگایە بەرەو فەساد و بەرەو گەندەڵی دەڕوات. لەبەر ئەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گرنگە، پێویستە خەڵکانێکی زۆر پێکەوە بەشداری تێدا بکەن. پێویستە ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردنێکی پاک بێت لە ڕووی ڕێخستن و لە ڕێگەی دوورخستنەوە لە تەزویرشەوە. دکتۆر ئەحمەد، ناکۆکی لە نێوان لایەنەکان هەیە بۆ ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە وەک خۆشتان ئاماژەتان پێدا، بەڵام ئەوەی کە گرنگە ناکۆکی لە نێوان لایەنە شیعەکان هەیە. پێتان وایە ئەو ناکۆکیە بۆچی دەگەڕێتەوە؟ لەسەر چی ناکۆکن لایەنە شیعەکان؟ بەڵێ ئەمڕۆ هەموو لایەنە سیاسیەکان لە چوارچێوەی هەماهەنگیدا هیچ جیاوازیەکیان نییە، بەڵام جیاوازێکی وان تەنها لە بواری پارێزگاکاندا نیە، بەڵام لەوانەیە ناکۆکیان لەسەر بوارەکانی دیکەش هەبێت. بۆ نمونە هەندێکیان پێیان وایە کە دەبێت دوا بخرێت بۆ ئەوی زیاتر کوتلەی سیاسی و هێزی سیاسی بەشداری تێدا بکەن. هەندێک کەس پێیان وایە دوا بخرێت بۆ ئەوی ئەو هێزە سیاسیانەی لە دەرەوەن زیاتر بێنە ناو بازنەکە و زیاتر بەشداری بکەن. هەندێکی دیکەش لە پێچانەوە پێیان وایە کە پێویستە لە کاتی خۆیان بڕوات. هەندێک کەسیش پێیان وایە ئەمە پێویستە ڕادەستی دادگای فدراڵی بکرێت و پێویستی بە دادگای فدراڵیە. بەڵام لەم ڕوانگەیەوە ئەمڕۆ حکوومەت بەروارەکەی دیاری کردووە، بەرواری ئەنجومەنی هەڵبژاردننی پارێزگاکان بە ڕاپرسی لەگەڵ کۆمیسیۆن کە ئەمە گرنگە بە هەماهەنگی بڕیارەکە دیاری کراوە، بڕیاری کۆتاییش دیاری دراوە لەم بارەیەوە پێویستە هەموو لایەکمان پێوەی پابند بین. کاتەکە دیاری ئەم بڕیارە پابند کراوە، پێویستە هەموو لایەک پێوەی پابند. ئایا دەرفەت ماوە بۆ ئەوەی کە لایەنەکان دانوستان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن؟ کات بەدەستەوە ماوە؟ بەڵێ بێگومان ئێشتا 6 بۆ 7 مانگمان ماوە تا هەڵبژاردنەکان ئەنجام دەین. ئەمڕۆ هەموو خەڵک چاوەڕێ ئەو گفتوگۆ سیاسیانە دەکەن. لەماوەی ڕابردووشدا چاوەڕێیان کردووە تاوکو بودجە تێپەڕێندرێت، دواتریش چاوەڕێی ڕێکەوتن و هەماهەنگی سیاسین بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، بۆ ئەوەی کە بۆ نمونە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتێکی ڕەها دەدات بە ئەنجومەن بۆ چاودێری پارێزگاکە بکات. لەبەرەوە خەڵک چاوەڕێی خزمەتە. ئەمڕۆ حکوومەتی ناوەندی ئەوەی لەسەرەکە ئەوەی لەسرە هەماهەنگی بکات و خزمەتی زیاتری خەڵک بکات. ئەوەش لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە دەبێت. یەکێک لە ناکۆکیەکان کە باسی لەوە دەکرێت سیستەمی سانت لێگۆیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئایا ئێوە ئەم سیستەمە بە گونجاو دەزانن؟
بەڵێ بێگومان سیستەمی سانتیگۆ دابش ناکات دەنگەکان دابش ناکات ئەمڕۆ ئێستا 66 وڵات لە سەرانسەری جیهاندا ئەم سیستەمە بەکاردەهێنن بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە دیموکراتیان تێدا بەرجەستە کراوە ئەم سیستەمە دەنگی هاوڵاتیان بەفیڕۆ نادات بەڵکو لە ناو لیستێکدا دەنگەکانیان دەپارێزێت ئەمەش بۆ ئێمە باشە هەر لەبەر ئەوە ئێستا پێویستمان بەوەیە کە ئەمە پێم وایە کە دیارەکی باشە بۆ ئەوەی کە سیستەمی سیانلیگۆ لەم هەڵبژاردنە تا جێگیر کراوە کە هەمویان بۆ نمونە سیستەمی ساندیگۆ بەکارهات بۆ هەڵبژاردن لە ماوەکانی پێشدا لە دەنگدانەکاندا کاریگەری باشی هەبوو ئێمە پێویستمان بە سیستەمە هەیە داوا لە خەڵک دەکەین بەرەو ئەم سیستەمە بچن و زیاتر پێشوازی لێ بکەن. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ئەحمەد العیساوی سەرکردە لە ڕەوتی حکمەی نیشتیمانی لە بەغداوە لەگەڵمان بوویت.